تەماشا چ پەپولەیەکی جوانم گرتووە. ئەرێ عەزیزەکەم پەپولەکەت زۆر جوانە. ئێستا بە ئەسپایی لەسەر ئەو گوڵانە داینە. بۆرە هاجار دەتوانم بێمو لە باخەکەیەوەدا یاری بکەم. ئاخر من هەمووتانم خۆش دەوێ. ئەرێ گیانەکەم مامە ئیبراهیم و پورە ساراش تۆیان زۆر خۆش دەوێ وتیان هەر وەخت پێتان خۆش بوو دەتوانن بێن لێرە کایە بکەن. هاجر زۆر ژنێکی میهرەبانە. ئەو منداڵەش زۆر خوێن شیرین و لەبەردڵانە. ئیبراهیم ماوەیە کە دەمەوێت لەبارەی بابەتێکی گرنگەوە قسەت لەگەڵ بکەم. دەزانم کە تۆ مناڵت زۆر خۆش دەوێت بەڵام بەداخەوە من ناتوانم تۆ بکەمە خاوەنی مناڵ و ئەوەش زۆر ئازار مەدات. ئەوە چ قسەیەکە دەکەی سارە؟ تۆ هاوسەرێکی میهرەبانی. تۆ هەمیشە لە ڕۆژانی تنگانەدا لەگەڵمدا بووی. من ناڕازی نیم. ئەرێ دەزانم ئیبراهیم بەڵام من تکایەک لێ دەکەم. داوات لێ دەکەم کە لەگەڵ هاجر زەماوەند بکەیت. ئەگەر مناڵەکانتان لەدایک بن شادیش ڕوو دەکاتە ماڵی ئێمە. سارە تۆ ژنێکی فیداکاری من سوپاست دەکەم. بۆرە هاجار بم کە باوەش. هاجر تۆ نابێوەندە کار بکەی ڕاوەستی یارمەتی بدەم. نەخاتون ئێوە زۆر مهرەبانن لەو ماوەیەدا زۆر لەگەڵم باش بوون. من قەرەواشی ئێوە بووم بەڵام ئێوە ئەوە چ قسەیە کە دەیکەی تۆ دەستە خۆشکی منی ئێستا وەرە تا شتێکت پیشان بدەم. دەبینی لەو هەوا ساردەدا ئەو گوڵە جوانە شین بووە لەدایک بوونی مناڵیش وەک شین بوونی گوڵ خۆشی دێنێتە ماڵەکەی ئێمە. نێوی دەنێن ئیسماعیل. ئیسماعیل کوڕەکەم. ئیسماعیل چی بووە سارە بۆ ئەوەندە ناڕەحەتی؟ داوات لێ دەکەم هەرچی زووتر هاجر و ئیسماعیل لێرە بگوێزیەوە. بەڵام تۆ خۆت وتت کە منداڵمان نابێ و داوات لێکردم کە لەگەڵ هاجردا زەماوەند بکەم مەگەر وا نەبێت. ئەرێ وایە بەڵامی تر تاقەتم نییە ئەوان لێرە بەرت کات لێ دەکەم. ئەی ئیبراهیم بە ئەمری خوددا هاجر و ئیسماعیل لێرە لابە و لە سارە دووریان خەرەوە. بیان بم بۆ کوێ؟ ئەوان بەرە بۆ شوێنێک کە خوددا ئەمری کردو. لەسەر خۆ بە ئارام بە ئارام بە
ئارام بە نوری ڕێپیشاندەر ئەوە تا هاجر ئێمە دەوێت بێشن ئەو نورەدا بڕۆین. کامە نور چی لەوەیە تۆ باز لە چی دەکەی ئیبراهیم؟ جبرائیل هاجر من باسی جبرائیل دەکەم تا ئێرە ئەو ڕێنوێنی کردوین دیشانش دەبێ بە دووی ئەودا بڕۆین. ئێمە بۆ کوێ دەچین؟ لەم چۆلگەدا ئاسەوارێک لە ژیان بەدی ناکرێ. ئیسماعیل زۆر منداڵە بەرگەی ئەو سەفەرە ناگرێت. گلەی و گازم دەمەکە هاجر من بە فەرمانی خوددا و سەفەرم دەست پێ کردووە ئەو بۆ خۆی دەوان باتە شوێنێک کە دیاری کردووە ئێستاش دەبێت درێژە بە ڕێگاکەمان بدەین نیگەرانمە بە هاجر. ئارام بە ئارام بە ئارام بە لەسەر خۆ بە هاجر زووکە وەرە ئێرە دەبێ خێرا بچین جێگایەکی ئەمن ئاگادە ئیسماعیل بێ تون لە باوەشی بگرە وەرە ئێرە هاجر مەترسە وەرە لەدا نوری هیدایەت نبینم و ئەوەش بمانای ئەوەیە کە ئێمە دەبێت لێرە تا بمێنینەوە. ئەوە دەڵێکی ئیبراهیم لێرە بمینینەوە لەم کێوە قاقڕ وشکەدا بەڵام ئاخر خۆ ئێرە هیچی لێ نییە. هەمیشە هیوات بە خوددا بێ هاجر چاوە لە ڕەحمی خوددا بێ خوددا دەیەوێت کێوە لێرەدا بمێنەوە هەڵبەت بە تەنیا. هاجر من دەبێ بگەڕێمەوە وە تۆ ئیسماعیل بەجێ بهێڵم. ئەوە دەڵێکی ئیبراهیم تەنانەت دڵۆپێک ئاویشمان پێ نییە لە تین و ئیدا دەمرین چۆن ئێمە لەم چۆلگەیەدا بەجێ دێڵی بێنان و ئاو لەنێو ئەو هەموو مارود و پشکە بێ هیچ داڵدەیەک من دەترسم ئیبراهیم دەترسم.
من هەمیشە تەسلیمی ویستی خوددا بوومە و دڵنیاشم کەم کارە حکمەتێکی تیادایە. ئێستا کە ویستی خوددا ئەوەیە ئێمەش هەر ئەو کارە دەکەین. ئێستا کە ئەو دەیەوەیە منیش وەک تۆ گوێڕایەڵی فەرمانی ئەوە. خداوەندە ژن و منداڵەکەم لە موشک و قاقڕەدا بە هیوای تۆ بەجێهێڵا هەتا نوێش بکەن کەوایە نڵاونی خەڵکیان لێ نزیک بکەرەوە. خدایە لە نعمەتەکانی خۆتیان بدەیە هەتا ئەو جۆرەی کەشیاوە شوکرانە بژێری ئەتۆ بن. دایجان من زۆر تینومە ئاوم دەوێت. دەزانم کوڕی خۆم کە زۆرت تینوە. خدایە چی بکەم؟ کوڕەکەم تینوویەتی ئێرەش خۆ ئاوی لێ نییە. فریامانکەوە بەهانامانەوە وەرە. ئەوەش خۆ ئاوی تیانە ویشک و برەنگە. ئاو دەبینم هەر لەو نزیکانەیە. دەبێ کارێک بکەم پێ بگەم. خۆجار لە مابینی سەفا و مەروەدا هەڵاتم بەڵام ئاوم نەدیکە نەدی. هاجر ئەوە تاقیکردنەوەی خوددایە چاوت لە بەزەی خوددا بێ.
ئەی کوڕی خۆم یانە دیسان خراویلکە دەبینم یا بەڕاستی کانیاوە خدایە زۆر شکر دەمزانی بە تەنیامان نایەوێەوە خدایە شکر خدایە زۆر شکرت شکر سپاست دەکەم ئەهای ماندوو نەبی پیرە پیاو ڕۆستە حیوان ماندوو نەبی بابا نزیکترین ئاوەدانی لەکوێیە ڕێگای زۆرمان بڕیوە دەبێت ئەسپەکانمان تاقەت بکەین و پشوویەک بدەین نەختێ ئەولاتر ئەوە تا لە پشتە و چێوە نێزیک چاڵاوی زەمزەمە تێنەگەیشتم چێت کوت نزیک چاڵاوی زەمزەم من تا ئێستا وەها ناوێکم نەبیستووە ئەرێ چاڵاوی زەمزەم ئاوەکەی زۆر سارد و خۆشە خۆشترین ئاوە برا بە بەرەکەتی کانیاوی زەمزەمەوە لەو شوێنە گوندێک ساز کرا و هۆزی جەرحەمیان لەوێ نیشتە جێ بوو لەو ساڵانەدا ئیبراهیم کە لەگەڵ سارەدا دەژیا چوو بۆ سەردانیان سلام بابا سەلام کوڕی خۆ ئیبراهیم بە ڕادەیەک ئیسماعیلی خۆشتەویست کە بە زمان ناکرد ئەم چەشنە ئیبراهیم ڕاستپاردەیەکی دوژواری پێ ئەسپێردرا ئیبراهیم واز لە قوربانیکردنی ئیسماعیل بێنە خدا فراموشکە ئەوە چ زوڵمێکە لە کوڕەکەی خۆتی دەکەی مردن و ژیان بەدەست خودای تاقانیە ئەوە کە گیان دەکێشە و زیندوو دەکاتەوە هەموو دنیاهی ئەوە و پشت باو دەبەستم ئەو بوو کە منی لە ئاگری نەمرود ڕزگار کرد بۆچی خدا واز لە هەموو تاوامارێک دێنێ و تەنیا تۆ تاقی دەکاتەوە وازی لێ دێنێ و بە قسەی من بکە لعنەت لە تۆ بێ ئەی شەیتان من عەبدی خدای گەورەم و فەرمانی ئەو جێبەجێ دەکەم هەتا ئەو بە مرۆڤ باشتر بناسێتم سلام بابا ئێوە لێران دەتانوی سەوارەت بە چه بابەتێکی گرنگ قسەم لەگەڵ بکەن گوێ بگرە کوڕم شتێک کە دەمەوێت پێێتی بڵێم زۆر گرنگە دەبێ بەڵێم بدەی کە بەلای دایکتەوە باسی نەکەی بۆ نابێ من ئەو شتە بە دایکم بڵام بابا چونکۆ ئەو هەرچەندیش کە تەسلیمی خوددا بێت دایکە و ڕەنگە نێڵێ فەرمانی خوددا جێبەجێ بکرێت نازانم باسی چی دەکەن بابا بەڵام دەزانم کە مەسلەیەکی گرنگ بیری ئێوە یاڵۆز کردووە پێم بڵند چی بووە دەتانەوێت چ بکەن ئەوە چ کارێکە کە ڕەنگە دایکیشم فەرمانی خوددا بخاتە پشتگوێ
دەبێت شتێکی یەکجار گرنگ بێت بابە. تۆ ڕاست دەکەی کوڕەکەم چەند شەو لەوە پێشخەوێکم دی کە منی بەتاوی حەپەساند خدا هەمیشە لە ڕێگەی جەبرائیلەوە قسەی لەگەڵدا دەکردم بەڵام ئەم جارە پەیامەکەی ئەوم لە خەوتادی نازانم حکمەتیان کارە لە چیدە. ئەوە پەیامی خدایە ئەوەی ئەمری خدایە ئەنجامی بدە من بۆ قوربانی بوون ئامادەم خدا هەمیشە لەگەڵ تۆ بووە و تۆی بە تەنیا بەجێ نەهێشتووە دیسانی شار پشت بە بەست. ای ئیبراهیم فەرمانی خدا فراموش کە کوڕەکەت قوربانی مەکە ئەوە چ زوڵمێکە لێی دەکەی ئەو فەرمانە بەجێ مەهێنە لەگەڵ من بە تا هەموو شتێکت پێ بڵێم وەک نەمرود وەک فڕعون تۆش دەتوانی لەو کۆشکە گەورانەدا بژی تا بە ئاسوودەجی بژی خدا فراموش کە ئەی ئیبراهیم. تۆ شەیتان دوورکەوە لێم من دڵم بە ئاسوودەی دنیا خۆش نییە دەستم لە کۆڵ بکەرەوە مەلعون دەستم لە کۆڵ بکەرەوە ئەی مەلعون. کوڕەکەم چەند هەنگاوەرە پێشتر دەمەوێت زیاتر تەماشات بکەم دەمەوێت بۆ دوایین جار ماڵ ئاواییت لەگەڵدا بکەم. چی بووە بابە؟ ئەو خەنجەرە بگرە مەگەر ژیانی هەمومان بەدەست ئەو نییە کەوایە فەرمانی خوددا جێبەجێکە. بابە ژیان بەر لە مردن سێ داواکاریم هەیە دووەم بۆ شلکە و ئەنجامیاندا دەستەکانم تون ببەستە هەتا جاندانم نەبینی ڕوومکە ئەو لاوە هەتا نەیبینی و محەبەتی باوکانە دەستت شل نەکا. سێهەم ئەوەکە ئەگەر دایکم هاجر بێتاقەتی کرد دڵخۆشی بدەوە و لەگەڵیدا بسازێ. ئەی بۆ نایبڕێم خەنجەرە بۆ نایبڕێ. ئەی ئیبراهیم تۆ ڕاستپاردەیەکەی خۆت جێبەجێ کرد چاکەکاران جەزای چاکەیان دەدرێتێ ئەو ڕاستپاردەیەیە کە حەقیقەتی ئیمانداران ئاشکرا دەکات. خداوەندە ئەی خدای میهرەبان بەڕاستی کە گەورە و مەزنی هەستە ڕۆڵەکەم هەستە. پاشان خداوەند مەڕێکی نارد تا ئیبراهیم قوربانی کات.
چاقی پیری و بە ساڵاچوویدا خداوەند مزگێنی لە دایکبوونی ئەسحاقی بە ئیبراهیم و سارادا. آخر چۆن دەکرێ بۆ سەری پیریەوە من و تۆ ببینە خاوەنی منداڵ. و خداوەند گوێرەکێکی برژاوی لە بەرچاوی ئەوان زیندوو کردەوە و سارا لە هێز و توانای خدا تێگەیشت. و دوای ماوەیەک ئەسحاق لە دایک بوو. ئیبراهیم بە ئەمری خدا و بە یارمەتی ئیسماعیل ماڵی کەعبەی دروست کرد. خداوەندە، خدایە ئەم شوێنە بکەرە جێگای ئاسایشت و هێمنایەتی. ڕسق و ڕۆزی ئەو کەسانەش زۆرکەوە بە تۆ ڕۆژی پەسڵانیمانیان هێناوە. ئیبراهیم عەلەیه السەلام لە تەمەنی 170 ساڵگیدا ماڵاوایی لە دنیا کرد.